ورسمی واژۆکردنی دوو ڕێککەوتنامەی گرنگ لە نێوان کۆمپانیای نەوتی ئەمریکی HKN ئەنەرژی و وێسترن زاگرۆز دەبینین لە واشنگتنەوە. ئێستاش ڕێوەڕسمەکە دەبینین. دەکەین من ناوم ستیڤ لوتسە و جێگیری سەرۆکی ژووری بازرگانی ئەمریکام و جارێکی دیکە جێگەی خۆشحاڵی و شانازیەکی زۆر باشە کە بەخێر هاتنی زۆر بەڕێ سەرۆکوەزیران مەسعود بارزانی بکەمەوە بۆ ئەمریکا و شاندە بەڕێزەکەی. من نامەوێ بتان ناسێنم، دەزانم کە ئێوە هەمووتان دۆستی نزیک و ئازیزی ژووری بازرگانی و حکوومەتی ئەمریکان و ئێمە پەیوەندێکی بەهێزی زۆر باشمان هەیە لەگەڵ سەرۆکوەزیران بارزانی و سەرکردایەتی جەنابیان ئەم پەیوەندی بەهێزتر هێشتوتەوە و پەیوەندی ئابوووریەکانی بەهێزتر کردووە، باشتر کردووە و ڕۆڵێکی سەرکردایەتی باشی گێڕاوە و سەرکردایەتێکی حەکیمانەی کردووە. سەرۆکوەزیران مەسعود بارزانی لە ساڵانی ڕابردوش هاتووەتە ئێرە، شاندی باشی لەگەڵ بووە و پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکای بەهێزتر کردووە، باشتر کردووە و ئێستا ئەم ڕێکەوتنانەش کە واژۆ دەکرێن، ئەمە واژۆ دەکرێن پەیوەندی بەهێزی نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان دەسەلمێنێ. ئەمە دوو پەیوەندی و گرێبەستی بەهێزی وزەن لە نێوان کۆمپانیا ئەمریکەکان و هەرێمی کوردستاندا واژۆ دەکرێن و ئەم پەرەپێدانی غاز هاوبەشی بەهێز و استراتیژی هەرێمی کوردستان و ئەمریکا دەسەلمێنێ و سیاسەتی بەردەوامی ئەمریکا دەسەلمێنێ بەوەی کە بتوانێ هەرێمی کوردستان لەسەر پێی خۆی ڕاوەستێ لە بواری وزە باشتر و باشتر. و من دەمەوێ سوپاسی هەموو ئەوانە بکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی ئەمریکا و کۆمپانیەکان بۆی کە وایان کرد کە ئەم ڕێکەوتنە واژۆ بکرێ و ئەوەی کە لەگەڵ HKN واژۆ دەکرێ و ڕێکەوتنی دیکە لەگەڵ کۆمپانیەکانی دیکە لەگەڵ وێسترن زاگرۆز واژۆ دەکرێت بە هەمان شێوە کە ئەمە ڕێکەوتنێکە کە بۆ هەرێمی کوردستان باشە، بۆ کۆمپانیا ئەمریکەکان و ئەمریکاش باشە. جارێکی دیکە دەمەوێ باس لە گرنگی ئەم دوو ڕێکەوتنە بازرگانیە بکەم کە بەهێزی پەیوەندی نێوان ئەمریکا و حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەیەنێ و دەمەوێ بەڕێز داوا لە هەردوو لا بکەم. زۆر بەڕێز وەزیری سامانە سروشتیەکان بە وەکالەت لەگەڵ کۆمپانیا نوێنەری کۆمپانیا سەرۆکی کۆمپانیا HKN و جەنابی سەرۆکوەزیرانیش سەرپەرشتی واژۆکردنی ڕێکەوتنەکە دەکات. زۆر سپاس بۆ بەڕێز سەرۆکوەزیران، زۆر سپاس دەکەم. ئەمە جێگای خۆشحاڵیە کە ئێمە 18 ساڵە ئەزموونمان هەیە لەگەڵ هەرێمی کوردستان و زۆر سپاس بۆ سەرۆکوەزیران. ئەمە جێگای شەرەفێکی گەورەیە بۆ ئێمە بتوانین بزنس و کاری خۆمان لە هەرێمی کوردستان پەرە پێ بدەین، بەرەو پێشەوە بێن فراوانتری بکەین
و ئەمە هیوام وایە کە بێتە هۆی داهاتوویەکی باشتر بۆ کۆمپانیاکە بۆ هەرێمی کوردستانیش و هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک دەخوازم. پیرۆزباییتان لێ دەکەم بۆ واژووکردنی ئەو ڕێکەوتنە و گرێبەستە. پێم وایە بێ ڕێکەوتنێکی دیکەمان ماوە کە لە وێسترن زاگرۆزەوە نوێنەری وێسترن زاگرۆز با بفەرمێ و جارێکی دیکە بەڕێز کەمال محەممەد وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەت یاریە کوردستان بە وەکالەت لەگەڵ وێسترن زاگرۆز واشۆی دەکات و جەنابی سەرۆک وەزیرانی سەرپەرشتی واژۆکردنەکە دەکات. زۆر سپاس بۆ هەمووتان، سپاس بۆ ئەم میوانداریە، سپاس بۆ ئەم بۆنەیە جێگای شەرەفێکی گەورەیە کە لێرە لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستان ئەم ڕێکەوتنە واژۆ دەکەین. ئەم گرێبەستە وامان لێ دەکا کە زیاتر کارەکانی خۆمان پەرە پێ بدەین، فراوانتریان بکەین و لەژێر سەرکردایەتی بەڕێز سەرۆک وەزیرە مەسرور بارزانی جێگای خۆشحاڵیە، جێگای خۆشحاڵیە شەرەفێکی گەورەیە کە ئەم دەرفەتەمان بۆ ڕەخساوە بۆی کە هاوبەشەکەمان زیاتر و بەهێزتر بکەین و بۆ داهاتووی وزە لە هەرێمی کوردستان گرنگە بۆ کۆمپانیاکەی ئێوەش بە هەمان شێوە. لەبارەی وێسترن زاگرۆسەوە کە کۆمپانیایەکە لە 2007ەوە کار دەکا لە هەرێمی کوردستان و ئەزمونێکی زۆر باشمان هەیە لە هەرێمی کوردستان، بۆیە ئەمە شتێک ئێمە شانازی پێوە دەکەین. ئەم ئەزمونە دوور و درێژەی کە هەمانە لەگەڵ هەرێمی کوردستان پێم خۆشە سپاس و پێزانینی خۆمان بگەینە وەزارەتی سامانە سروشتیەکان و خەزاڵ و ئەو بەڕێزانەی کە لەوێن لە وەزارەتی سامانە سروشتیەکان کە وایان کرد ئەم گرێبەستە بکەوێتە سەر پێ و ببێتە واقع و ئەمڕۆ لێرە واژۆی بکەین. فراوانکردنی سێکتەری وزە و غاز لە هەرێمی کوردستان دەبێتە هاوکارێکی زۆر باش و ئێمە سپاسگوزاری ئەم دەرفەتەین و ئەم بێتە پەرەپێدانی هەرێمی کوردستان بە مۆدێلێکی ئەمریکی لە بواری وزە و ئەم ڕۆحیەتە ئێمە دەمانەوێت پەرەی پێ بدەین و پێزانینمان هەیە بۆی و وەزارەتە جیاوازەکان ئەوانەی کە هاوکار بوون لەم پرۆسەیە ئەو بەڕێزانەی کە ڕۆدریگز لە وەزارەتی دەرەوە کە هاوکارێکی باش بووە و ستیڤ بیتنەر بە قونسوڵی ئەمریکا لە هەولێر جێگای سوپاسە هەوڵەکانی و کەسی یەکەم و سەرۆکی وێسترن زاگرۆز و سەرکردایەتی کۆمپانیا دەبینم کە چەندە گەشتبینن بە داهاتووی هەرێمی کوردستان و جێگای خۆشحاڵیە. لە کۆتایی شامەوێ سپاسی بەڕێز کاروان زێباری بکەم کە لێرەیە و زۆر سپاس و پیرۆزبایی لە HKNیش دەکەم، لە تیمی HKNەکەم کە کارێکی زۆر باشیان کردووە
و پێزانینم هەیە بۆیان و پیرۆزباییان لێ دەکەم جارێکی دیکە. زۆر سپاس جەنابی سەرۆک وەزیران. ئەمە کۆتایی مەراسیمی واژۆکردنی گرێبەستەکە بوو و بە دڵنیاییەوە پێشوازیەکی باشمانە بێ بۆ سەرۆک وەزیران و هیوادارم کە چێژی لێ ببینم لێرەوە بانگشتی هەمووتان دەکەم بۆ ئەو مەراسیمە تایبەتەی بۆ بەخێرهێنانی بەڕێز سەرۆک وەزیران و ستافەکەی ڕێکخراوە و داواتان لێ دەکەم تکایە بە دوای سەرۆک وەزیران بکەون و پەیوێنەیەکی پێکەوە بە کۆمەڵ دەگرین لەگەڵ جەنابی سەرۆک وەزیران. تکایە داوا لە نوێنەری HKN و وێسترن زاگرۆزیش دەکەم کە لێرە لەگەڵمان بمێننەوە بۆی کە پێکەوە لەگەڵ جەنابی سەرۆک وەزیران و وەزیری سامانە سروشتیەکانی حکومەتی هەرێمی کوردستان بە وەکالەت وەکێنەیەکی بە کۆمەڵ بگرین. سپاستان دەکەم. بەڵە ژووری بازرگانی ئەمریکا بوو واژۆکردنی دوو گرێبەستی گرنگ لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و هەردوو کۆمپانیای ئەمریکی HKN ئەنەرژی و وێسترن زاگرۆز جێگری بەڕێوەبەری ژووری بازرگانی ئەمریکا ستیڤ لۆتس ئاماژەی بۆ کرد کە ئەم پەیوەندیانەی کە لەگەڵ هەرێمی کوردستان و ئەمریکا هەیە پەیوەندێکی بەهێزن بە تایبەتی لە سەردەمی سەرکردایەتی سەرۆک وەزیران مەسرور بارزانیدا ئەم پەیوەندیانە چوونەتە قۆناغێکی نێوە بەهێزتر بوونە سەرکردایەتی حەکیمانە و سیاسەتی حەکیمانی سەرۆک وەزیران وای کردووە کە ئەمریکا بەڕوانگەیەکی جیاوازترەوە بڕوانێتە پەرەپێدانی پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان. ئاماژەی بۆ کرد کە پەیوەندیەکانمان بەهێز و باشن و باشتریشی دەکەین و ئەم ڕێککەوتانەش پەیوەندی بەهێزی هەرێمی کوردستان و ئەمریکا دەسەلمێنن بە تایبەتی کە ئەم گرێبەستانە گرێبەستی گرنگ و گەورن لە بواری وزەدا. هاوکاتەمە هاوبەشی استراتژی گرنگی ئەمریکایە لەگەڵ هەرێمی کوردستان کە یانەوێت لە بواری وزەدا پەرێ پێ بدەن. هاوکات نوێنەری هەر کۆمپانیەکانی HKN ئەنەرژی و هەروەها وێسترن زاگرۆز ئاماژەیان بە کاری بەردەوامیان لە هەرێمی کوردستان کرد. نوێنەری HKN وتی کە 18 ساڵە لەگەڵ هەرێمی کوردستان لە بواری وەبەرهێنان و وزەدا کار دەکەین. ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە کە هاوبەشێکی استراتژی و گرنگمان لەگەڵ هەرێمی کوردستان هەبێت. ئەمە بۆ داهاتووی وزە لە هەرێمی کوردستان گرنگە. بە چاودێری و سەرپەرشتی سەرۆک وەزیران مەسرور بارزانی لە ژووری بازرگانی ئەمریکا ئەم دوو ڕێککەوتنە گرنگەی بواری وزە لەگەڵ دوو کۆمپانیای گرنگی ئەمریکی واژۆکران کە دەبێتە بەرەوپێشچوونێکی باش لە قۆناغی پتۆکردنی ژێرخانی ئابووری بەرەوپێشبردننی کەرتی وزە لە هەرێمی کوردستان و هاوکات هاوبەشی پێکردنی وەبەرهێنەرانی ئەمریکی لە هەرێمی کوردستان. جارێکی دیکە ئەو دیمەنانە دەبینینەوە کاتی دەستپێکردنی ڕێوەڕسمی واژۆکردنی گرێبەستی گرنگی بواری وزە لە نێوان کۆمپانیای HKN ئەنەرژی و وێسترن زاگرۆز کە دوو ڕێککەوتنامەی گەورە و گرنگن لە بواری پەرەپێدانی کردی نەوتی وزە لە هەرێمی کوردستان بە بەهای 110 میلیارد دلار ئەم گرێبەستانە واژۆ دەکرێن. ئەوەی کە ئێستا قسە دەکات ستیڤ لۆتسا جێگری بەڕێوەبەری ژووری بازرگانی ئەمریکا کە داوای لە بەڕێوەبەری کۆمپانیای KHN کرد کە لەگەڵ وەزیری سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە وەکالەت کەمال محەممەد بە چاودێری و سەرپەرشتی سەرۆک وەزیران مەسرور بارزانی ئەم گرێبەستانە واژۆ بکەن بە بەهای 110 میلیارد دلار گرێبەستەکە لەگەڵ هەردوو کۆمپانیاکە واژۆ دەکرێت. وەکو جێگری بەڕێوەبەری ژووری بازرگانی ئەمریکا ئاماژەی بەوە کرد کە پەیوەندیەکانی ئەمریکا و هەرێمی کوردستان بەهێزن بەڵام لە سەردەمی سەرکردایەتی مەسرور بارزانی ئەم پەیوەندیانە بەهێزتر بوون و ئەمەی بە بەهێزی هێشتۆتەوە بە سەرکردایەتی و سیاسەتی حەکیمانە کە لە ئەم پەیوەندیانەدا هەبووە ئێستا هەر بەردەوام هەیە و پەیوەندیەکان بەهێزتر و باشتریش دەبن. ئەمە بۆ داهاتووی وزە لە هەرێمی کوردستان گرنگ دەبێت. ئەمریکا بە چاوی هاوبەشێکی گرنگی استراتژی چاو لە هەرێمی کوردستان دەکات و هەروەها نوێنەری هەردوو کۆمپانیاش قسەیان کرد بەوەی کە لەگەڵ هەرێمی کوردستان بەردەوام دەبن لە پەرەپێدانی کردی وزە و بەهێزکردنی ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستان کە ماوەیەکی دوور و درێژە لە هەرێمی کوردستان کاری وەبەرهێنان لە کەرتی وزە و نەوت و گازی هەرێمی کوردستان دەکەن.